قساکەینەوەی حکوومەت وڵاممان ناداتەوە ئەگەر حکوومەت وڵاممان داتەوە کەوابێ هەموو ئەو پێناسانەی کە بۆ حکوومەت یەکەین پێناسەکانمان نەمان پێکاوە هەرزی پێرستان سەرپەرشتێک لەو دارەکەی بۆ سلێمانی هەواڵاکرێ شتێکەیە نازانم لە کۆڵگای کوردیان خەڵ لە چیە ترسێت لە مردنە ترسێت یعنی ساکێ و کەسانی من پەیام بۆ کەسانەی کە لە دەرەوەی ئەم خۆپیشاندانن ئەبێ مرۆڤ لەم کۆمەلگایە فێری ئەو پێ خەونی شەیدکردنی کاوە گەرمیانی بەنسیب بێت لەم کۆمەلگایە ئەبێ مرۆڤ لەم کۆمەلگایە فێری ئەوەی بکرێت کە بەڕاستی خەونی شەیدێکی وەکو سەردەشت عوسمانی بەنسیب بێت نەوتی گەرمیانە دزرێ مەرزی گەرمیانە دزرێ خاکی گەرمیانە دزرێ ئێمن گەرمیانیم ناڕۆم بە هەولێر لەبەرەوە بۆیە من حەقم لەم خاکەیە چۆن خوێنم لەم خاکە ڕژاندووە حەقیشم لەم خاکەیە ئەم حکوومەتەی هەرێم تازە ناتوانێت سێ دەیە پێش ئێستا ئێمە لەسەر ئەم شەقامانە خۆپیشاندان و شۆڕش و ڕێکخستن و پێشمەرگایەتیمانە کرد بۆ ڕزگاربوون لە ڕژێمی بەعس بەداخەوە ئێستا دوای سێ دەیە هاتووینەتە سەر شەقام خۆپیشاندانەکەین بۆ ئازادی بۆ نان بۆ موچە بۆ بوجە بۆ خزمەتگوزاری لە دەستی کێ بەعس نییە بەغدای شۆڤێنی نییە دەسڵاتی کوردیە بۆ خراپ ئیدارەدانە لە ئەنجامی خراپ ئیدارەدانی دەسڵاتی کوردی قۆڕخکردنەوەی لە چەند کەسایەتیەک و لە چەند حیزبێک وای کردووە ئیستا حکوومەتی هەرێم تەواو بچووکۆ بووە داواکاریمان گەڕانەوەی شکۆی هەرێمی کوردستانە ئەوەنەیان خواروخێکی کردووە دەسڵاتیان ئەمانوێ لەسەر پێی خۆیان بێسن بێنە ناو خەڵک داواکاریەکانی خەڵک داواکاری لە تەلەڤیزیۆنە ناکرێ جوابدانی خەڵکی لە تەلەڤیزیۆنە ناکرێ بێرە سەر شەقام بێرە ناو خەڵکی بەرهاتی خۆت بسەلمێنە داهاتی خۆت ڕوونکە شەفافە داوای موچە لە بەغا مەکە تۆ ملیارە هاتێ ئەوە قسەی ئەمەنی قسەی ئەمریکیەکانە قسەی ئەوروپیەکانە قسەی تورکەکانە معقولە ئێمە کوردستان سلێمانی بەر تیاریک دوژمن ئەدرێ حکومەت قسە ناکە نایەتە زمان ئەوە تا حکومەتی بەغاتۆتە جوایۆژێ لە سلێمانی ئەدرێ لە هەولێر ئەدرێ لە دۆکە درێ هۆکارەکانی چییە خراپی ئیدارەدانە ئەمانەوێ ئەم ئیدارە ڕاستکەینەوە هەڵوەشانەوەی حکوومەت واتە بەلای ئەوانەوە بەلای ئەو نخبە سیاسی کە دەستی بەسەر دەسەڵاتە گرتووە واتە کۆتایی دنیای ئەوان بەرنامە و داواکاری ئێمە لە حکوومەت نییە چونکە ئێمە بێ هیوا بووین لە حکوومەت ئەوەی داواکاری ئێمە لە هاوڵاتیانە داوایان لێکەین لەمە زیاتر بێدەنگ نەبن لەمە زیاتر ئومێد لەسەر درۆ دەلەسەکانی حکوومەت هەڵنەچنن لەمە زیاتر چاوەڕوانی معارەزە و حزب و دوکانە سیاسی کۆمپانیا سیاسەکان نەبن خۆیان ببنە نوێنەری خۆیان ڕێکخەنەوە خۆیان ببنە ئەو هێزەی کە خەڵک ئومێدی پیانە بێ و خۆیان ئومێدیان بە خۆیان هەبێ ئەمان جێمە نەمانی بەڕاستی ئەم دەسەڵاتە ئێمە حکوومەت نییە نەمانی ئەم چەتانەیە ئەمان جێمە نەمانی ئەم چەتەگەراییە کە بە ڕۆژی ئاشکرا بەرامبەر بە موچەخۆر و فەرمانبەر و کۆی تاک بە تاکی کۆمەلگا دەکرێت پلانی ئێمە لەگەڵ هەموو ناڕزایەتی و خۆپیشاندانێکین و پشتگیری هەموو ناڕزایەتی خۆپیشاندانەکەین هیوادارین هاوڵاتیان هەڵوێستیان هەبێت و پێش ئەوان پێشی ئێمەکەون و ئەوان بێنە سەر جادە و ئێمە چاولەوان بکەین ببێ لە سەرەتایەکەوە گۆڕانکاریەک لەم وڵاتەیە